والله باخەکەی خۆم بەخوا عینە مناڵ بەخێو دەکەم ئاوم بۆ هێناویت یەسوو ئەزانین چۆن ئەو نازوونزە بەسەر منامەکە بە قورئان ئەم سوورانە تەحەموول ناکەین کورتارم فڕای ڕێک کەرە بم تەحەموول ناکەم من تووڕە ئاخر بۆ تووڕێ گوڵی من بۆچی تووڕێ ڕۆحەکەم قەزان لە قەبری باوکم بزانە ڕۆژێک سوپرایزێکە بۆ کردم گوڵێک شتێک سێری ئەم سوتفەیە ڕێک ئەمڕۆ سوپرایزی گوڵم بۆ کردی بەڕاست؟ وەڵڵا بۆم هێنای کوا ئەوەتە ئەها تا ئەوە چییە؟ وەڵڵاهی گوڵەکەی پێوە بوو توایەک دەقە وەڵڵا هەڵوەریوە ها ئەوەتە ئەوە بۆ ناونیشانە دوای گلەی نەکەی من تووڕە ئاخر دە بۆچی تووڕێ تۆ خۆت گوڵی ئاخر سەبەب نابێ بزانم بۆ تووڕەی وعد مەوێ هاوکەم وعد بێت ئەگەر جێبەجێم نەکرد سمێڵی خۆمە چاشم هەرچیەک بێ ئا ئیتر نابێ بڕووی بۆ بەخاو بەسڕا ئاخر دەتوە سێری کە ڕۆحەکەم ئەوە مەڵێ ئەزانی بۆ چکە من ئیشەکەم ئەوەیە وان نەبێ من پەک مەکەوێت بەخوا ئەم باە لەو کونەوە بێت احتیمالە مووسڵ و بەسڕەشی تێکەوێت ناوە چییە؟ ئەنێ بە گیان نابێ ڕۆژێ بەسرا ڕۆژێ بەغدا ڕۆژێ بەسرا ڕۆژێ بەغدا من حەزم بەوە نییە بیتە هەر لەگەڵ من بیت بەسەر چاو کەمیەکەم و محاوەلاکەم هەر نەچم لەبەر خاتی تۆ چی لێوکەم گۆڕی من دە باشە ئەنجا من برسیتە دڵمە بۆ دەرێنم بیکەم بە دوو شیش و بدەمێ نانا سپاس دای خوارد مشتیوان بۆ بکە بەسەر چاو ئەمریکا حەزی لە چییە کەباب سەگا خوێ یا الله خوایە حەمە مەولود ئەوە تا وەستا محەممەی کەباب باڵێ گیان وەستا محەممەد چۆنی من لە خزمەتم ئەمریکا قوربانی تۆ بم ئەگەر عەزیەت نییە دوو نەفەر کەبابی دەرەجە یەکمانەوێ ئای بەسەر چاو هەر تۆ دوو نەفەر کەباب لە خزمەتم بەڵام زوو بیگەێنە بە قوربانە من برسیمانە نەخەمە نەبێ بەسەر چاو هەر ئێستا دەباشە دێ خوان لەگەڵ کاکە دوو نەفەر کەبابی سەفەری بکە برا یەک تۆزیکە کەبابیت کەباب حەسەن ئەو کابە نەبوو کاکە دەبێنە برا ئەیوە ناسی ئەو کا ناسی چی داکۆ ناسی ئەو لە کوێتەوە ناسی ئەرە قڕ چی لا کاکەوە تیۆ چی داتەوە ناسی والله نازانم قوربان چۆن نازانیەوە لێرە نین کاکە نازانم نەمبینیەوە دەی بیلال جوان یاریکە دەی ملشکاو دەی شێرزا فیشەک ئیدەنەوە بۆ کوشتمت ئەرێ هەتی تۆ چیەکەی لێرە من یەک نیا سەعات بۆ تۆ کڕێم لە کوێی تۆ چیەکەی لێرە پۆبجێکم نایبینی لە منی بسێنە بۆ خاتری قورئان هاتی تۆ حایمەری بدۆ دوو جارە کەس نازانێت تۆ پیاوی یاژنی بەبۆری ئەمە ئەویندەش قەوانێ نازانم چی بکەم لەگەڵ توی هەستا تۆ زۆر واز لە کەبابە بۆ چییە هێناو تۆ نازانم تۆ هەستا ئەمە کەبابە بۆ مەرگا یاسینی بەرە واز لەو بێنە بۆ نەنێگەتیڤ بیرەکەیتەوە لە ژیان نێگەتیڤ چییە؟ وای گیان باوکی دەی فێری سەقافەتمان بکە هەستا بعد نەدەم بەشە هەستا بەرە مارکا یاسین دەی خێرا کام یاسین یاسینی خۆمان وەسە یاسین زەلامە درێژە سوورەکە بەڵێ هەستا دەی ئێستا باشە یاسین دەستە دەی ئێستا چەنە باسی مەکە گێڕەکەیتەوە دەی ئێستا بڕۆ ئەوە بردم وەرە بۆ کوێ ئینە تو دەم ناناوە وەرە ئەوەتە بەدەستمەوە هەستا دیگرە دەی وەرە ئەمە تا دەدیگرە دەبڕۆ ملوشکە دەی خێرا زۆرەوە بۆ کۆ ماڵی کاک یاسین و ماڵی خۆیان دەبڕۆ کام کاکە سوورەکە لا حول ولا قوة إلا بالله مەتیوە شێت و ماڵی وێرانە تۆنی دادە باشی باشی بەخێر بێ ئەو خواردنەکەتان هات خاتنێک چی؟ باوکومتی دوو بە ماڵی کاک یاسین داوای کەبابیان کردووە ڕۆکاک یاسینە ڕاگای لە دنیانی لە بەخای یاسینی داماو تو چێڵێ باوکومتی بی بە ماڵی کاک یاسین ئەڵێ برسیمانە بە خواردنمان بۆ بێنێ ئێمە شتی وامان داوا نەکردووە بیبەرەوە دەی باوکم وای وە تۆ تەکیدە تەلەفۆنێ بکە بۆ کاک یاسین ئەتو ڕاوسە بە تەلەفۆنێ بە یاسین بکەم ڕاوستە گاڵتە چی ئێوەم پەبجەکەشم نەکرد ئەوە جەڕسە هەڵی ناگرێت لە بەخای داماوە چۆ کار و کاسبی بکە دایکیان باشی
من زۆر باشم ئایەسۆش باشە ئەوە تا یەسۆ كيف ئەوە دایکمە دايكتا ئەوە تا نعيمة خان شونيت أحواله باشي شكون ماما علي شو أنا باش نشكر ئەڵێم تخوا أجازاني شون لا يخزور من باسي ما قبل ياسين أو تشاي هني وما أنا كتوز بو شخصيتي من جوانية أسرع دە باشە دایکیان دایخم باشە بێخوا حافیز والله باخ بينا خوش نبد أول كاتك الصوت وصورة ساكي حزناكم دركو من شتبو بينم بۆ آخر لبرد كاكا من روشي دوانزا الصلحكم بخالك وقولي جمانا بقى في السمية الله تابينم ومن لخزمتها حتى قلت لي قاجة وسم لها تايوان ئێستا یەک ساعتە لە مطبخەکە خەریکی چابووی اي شي كنت باقول لك من شاي بخوا خدەمە برسیمە تەلفنێکی بۆ بکەڕە بزانە بۆ نەگەیشت نازل محمية الو ها باوا ناسی ئەو تۆ لەکوێ بەمریشکاو وەسەیاسین تەلەفۆنی کڕکەوابەکە نەگەشتووە باوکە نەچوت کەبابەکە بەرە ماڵی کاک یاسین لە بەردەم کاماڵیان کاکە ئەوەی ڕزگاری وەرە کەی وتم بۆ ئەوێ بەرە وەرە وتم بۆ مانش لە تازەکەی بەرە کاکە تۆ بۆ چۆ باشە باشە باوکجان تاو غەڵەت هاتووە من نەبێ بڕۆم وڵاتیی وەرە تۆ ماڵە نەزانی ماڵ کێ ماڵی ئەوە وەڵا نەوەڵا هینە تاو وەرە بۆ هەر شوێنێ چویان بێ بڕدەی بۆ بڕۆ چۆ؟ بڕۆچم حیانە بە بڕدەی باوکە بڕدەی بڕۆ بۆچیە لەسەرکەوە، ڕۆی لەسەرکەوە. بەبە قیرسێ بە بەچێ مایەڵە وەرە کوڕە بڕۆندەی دەی بڕدەی بخوابی حیایان بەرم نانیە بیخواژنایانە ها یاسین بەغدادی شلونێک بە هەفتە دیار نییە مەشنی تازە و هێناوە ساوەر دەرخواردی منەی کەناب دەرخواردی ئەوە کێیە؟ ئەوە چییە؟ فۆڵکەرە؟ ئیدە شتێکی بەریە؟ ئەوە کێ؟ ئەوە بە کێ لە فاکەر؟ نەدێ بە دیاتۆری درێژ واو کڕیوە منیش جنیە لە بەرمە بیت نەیکەی تۆ تۆپیان ناچۆ